خوای گەورە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرجەم چین و توێژەکانی پارێزگای سلێمانی ئاگاداری بەڕێستان دەکەین ئێمەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی پارێزگای سلێمانی بڕیارمان داوە بە هاوکاری و هاوڕێیانمان لە پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین قەزای شارە زور سبەی یەکشەممە 3/12/2023 خۆپیشاندانی بەرفراوانی ساڵ ئەنجام بدەین. بۆیە داواکارین لەسەر جەمچین و توێژەکان زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام، دایک و باوکی خوێندکار و قوتابیان، ڕۆشنبیران، هونەرمەندان، مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران، خانەنشینان، خاوەن پێداویستیە تایبەتەکان لەگەڵمان بەشدار بن و بێنە ڕیزی خۆپیشاندانەوە. هەر لێرەوە داواکارین سبەی یەکشەممە کاسبکار و دوکاندارەکان بۆ چەند کاتژمێرێک دوکان و بازاڕەکانیان دابخەن و فەرمانبەران بایکۆتی دەوامی فەرمانگەکانیان بکەن. بەشدار بن لە خۆپیشاندانی بەرفراوانی ساڵ، چونکە قەیرانەکانی ئەمڕۆ بەرهەمی بێدەنجەکانی دوێنێن. بێدەنجی زیاتر قەیرانی زیاتر و بێموچەی و بێکارەبایی و بێبازاڕی زیاتر بەرهەم دێنێت. هەمومان بەیەکەوە بەرەو خۆپیشاندانی بەرفراوانی ساڵ لە سبەی یەکشەممە 3/12/2023 کاتژمێر دەیستە لە بەیانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا. بایکۆت بەردەوامە بێت. سبەی خۆپیشاندانی بەرفراوانی ساڵە. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی. مامۆستا باوانە بێژانیش کلمەیەکیان نەبێت. سڵاوتان لێ بێ. بۆ سەرجەم مامۆستایانی وانە بێش لە سنووری سلێمانی، ئێمە وەکو مامۆستایانی وانە بێش لە سنووری سلێمانی بانگەواز دەکەین سەرجەم مامۆستایانی وانە بێش بۆ بەیانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا ئامادە بن. بانگەواز دەکەین هەموو مامۆستایانی وانە بێش خۆپیشاندانێکی گەورە ئەنجام دەین. تکام وایە هەموو مامۆستایانی وانە بێش ڕۆژی یەکشەممە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا ئامادە بن. ئەم خۆپیشاندان و ئەم گرتبوونەوانانە بۆ ئەوەیە بگەین مافەکانمان. دەستان خۆش. مامۆستا پرسیارمان هەیە. مامۆستا محمەد جۆ بێت. مامۆستا کۆمەڵێک بەیاننامەتان پێشکەش بە بەغداد کرد. ئایا ئەو وەڵامی ئەو بەیاننامانە دراوەتەوە یاخود هیچ ئەنجامێکی هەبووە؟ بەڵێ بێگومان وەڵام دراوەتەوە وەردەوامیشە بین لەسەر چوونەکانمان بۆ بەغداد و لەسەر هەوڵەکانمان بۆ بەغداد بۆ ئەمانەوێ شایستەدارەکانمان لە حکوومەتی ناوەن لە بەغدادەوە سەر بکرێ بۆیە کۆڵ نادەین و بەردەوامە بین لە پێناو بەدەستهێنانی مافەکانمان و سەرجەم موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان. بەڵێ لایەنێک لە حکوومەتی عێراقی هاتووەتە سەرخەد و وەفتێک ئامادەی ئینشاءڵڵا لە ڕۆژانی ئایندەیە بڕۆن بەرەو بەغداد چەند دیدارێکیشمان هەیە لە بەغداد لە پێناو ژێڕانەوەی موچە و شایستەدارەکانمان بۆ سەر حکوومەتی ناوەند لە بەغداد. ئەوەی بەغدا ئێمە ئاگادارین من وەکو موسسەی ئاوسی بەغداد کە پەیوەندیمان لەگەڵیانە هەیە وەفدێکی 18 کەسیمان ئامادەیە چاوەڕێی وەڵامین لە وەڵامێکدا کە ئەو وەفدە 18 کەسێ لە هەموو چین و توێژەکانە لە هەموو شار و شارۆچکەکانە چاوەڕێی وەڵامین کاتێکە وەڵام دراینەوە لە دوای سەردانەکەمان کردو لە کۆنگرەیەکی تری ئاوە ڕۆژنامەوەیەدا لە ئەنجامەکەی ئاگادارتانەکەینەوە. دەستان خۆش بێت.